تا ئێستا بۆ لایەنە سیاسیەکان و تەنانەت هاوڵاتیانیش نادیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت یاخود دوا دەخرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان داوا دەکات لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش بکرێتن و ئەو وادێش دوانەخرێت کە بۆ دیاری کراوە. زووتریش ڕامانگەیان بۆ ئێستاش هەر دووبارەیەکەینەوە کە پێمان باشە هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان بێکەوە بکرێ. چونکە ئێمە ئەگەر کۆتایی مانجینۆ هەڵبژاردننی پەرلەمان بکەین و لە مانجی 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەین، ینی تۆزێک زەحمەتە دوو هەڵبژاردن بێکەوە و ماوەیەکی کەمیشە هەڵبژاردننی پەرلەمانی عراقی کراوە. نزیک دەبینەوە لە ڕۆژی هەڵبژاردن کە 30 ئەیلولی ئەم ساڵی بۆ دیاری کراوە. هەڵبژاردنێک بۆ پەرلەمانی کوردستانە هەریەک لە پارتی و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانن لە وادەی خۆی، بەڵام بۆ دواخستنی دەبێتەوە کاری ئەمنی یا هەرۆکارێکی تر هەبێت کە کاریگەر بن لەسەر ڕەوشێرێم. بە پێ زروفەکە ینی دۆخەکە ئەوە تهدیدەکە، ینی من پێم باشە هەردووکی پێکەوە بکرێت بەڕاستی هی پارێزگاکان بۆ ئەوەی چونکە ئەوەی کە لە پەرلەمانە لە پرۆسی پەرلەمانە و هەڵبژاردننی پەرلەمانە بە هەر بیانوێکەوە سەر نەکەوت نەچێت لەوێ دیسانەوە خۆی تاقی بکاتەوە ڕێگا لە خەڵک برێت. کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو تا دەگاتە ئێستا هەمیشە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن بۆ لە کاتی خۆی قەت لەگەڵ تاجیلکردنەوە نەبووە، چونکە مادام شتێکی یاسایە پێویستە لە کاتی خۆی بکرێ ئللا ئەگەر ینی لە حاڵەتێک تاجل بکرێتەوە کە باری نائاسایی هەرێمی کوردستان خراپبی یاخود لایەنی ئەمنیەتی خراپبی لایەنەکان و حکومەت لەسەرەوە متفق بن کە تاجل بکرێت و یاخود لەگەڵ هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجام بدرێ. وادەی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و سەرۆکاتی هەرێم بەسەرچووە. هەموو لایەنە سیاسیەکانیش سەرقاڵی ئامادەکارین بۆ چوونە ناو پرۆسەی هەڵبژاردن تا زۆرترین دەنجی دەنگدەر بەدەست بێنن، بەڵام ئەوەی زۆرترین قسە و باسی بەدوا داهات بێت دواخستنی ئەم هەڵبژاردنەیە بۆ کاتێکی تر. قارەمان جەوهەر، کورتسات نیوز، هەولێر.